سڵاوت لێبێ و نوێترین زانیاری و هەواڵەکانی شاری هەولێر بۆ بینەران ئاماژە پێ بکەین. بەڵێ سڵاو لە تۆر سارا بڕیارە ئەمڕۆ کاتژمێر 10 بەیانی هەریەکە لە بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر و بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بەیەکەوە ساز بکەن و بەستی ئامار و ڕووداوەکانی ئەو سوار ڕۆژی جەژن بخەنە ڕووس لە ڕووداوەکانی هاتوچۆ و هەب لە ڕووداوەکانی تایبەت بە پۆلیس ڕووداوەکانی شەڕ. هەروەها بڕیارە کاتژمێر 11 بەڕێوەبەراتی تەندروستیە هەولێر کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجامدا سەبارەت بە ڕووداوەکان سەبارەت بە هاتنی نەخۆش لەو چوار ڕۆژە بۆ نەخۆشخانەکان هەروەها ئاماری لەدایک بوون و ئاماری مردوانیش لەم چوار ڕۆژە ئاشکرا دەکات. لەلایەکی دیکە سارا سەرڕای هەوڵ و چارەسەرکردن بۆ قەیرانی کەمی غاز بەڵام دەتوانم بڵێم تاکو ئێستا بە شێوەیەکی گشتی قەیرانی غاز تەواو چارەسەر نەکراوە بەو شێوەیە نییە کە هاوشێوەی جاران ئۆتۆمبیلی فرۆشتنی غاز بە نێو گەڕەکەکان و شەقامەکاندا بسوڕێتەوە و هاوڵاتی بە ئاسانی غازی دەستکەوێت و هەروەها لە بازاڕی ڕەشیشدا غاز هەر لە نێوان 15 تا 18 هزار دینار دەفرۆشرێت و ئەمانە هەواڵ و زانیاریەکان لێر بوون. بەڵێ سارە بەڵێ ئومێد چۆمانی